مزگەوتی ئیخلاسە لە قەزای دەربەندیخان مامۆستای مزگەوت بڕیاری داوە ژمارەیەک منداڵ و مێرمنداڵ خەڵات بکات و جەژنانەیان پێ بدات. سەرەتا جەژنانە و قەڵغانی سوپاس و پێزانینی پێشکەش بە ئاریا کامەران و هێدی هادی کرد لە پای ئەمانەت و دەستپاکیان لە شەوی 27 ڕەمەزان کاتێک 8,500 دلار واتە 85 وەرەقەیان دۆزیەوە و ڕادستی مامۆستای مزگەوتیان کرد تاکو بیداتەوە دەست خاوەنەکەی. چون گەرەمون دەژێت بەگرێمتە لە لای ئەو پایە کەوتوو پایەکەی ناڕاست لەلای تەنیشتی ئەوە کەوتیتر هەڵم کردەوە بەتم بۆ مامۆستا 85 وەرەقە. خەڵاتی دووەم و سێمی مزگەوتی ئیخلاس بۆ گەنجێکی دیکە بوو کە هاوشێوەی دایکی لە تەمەنی 12 ساڵی هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە. ئامانج لەم جەژنانە و خەڵاتانە هاندانی زیاتی ئەو گەنجانەی لەسەر ڕێگاکەیان و خزمەتکردنی کۆمەڵگا لە ئایندەدا. بە تایبەتی قەدەری خوا بوو شەوی 27 ڕووداوێکی زۆر ناوازە ڕوویدا حەقیقی بوو کە دوو منداڵ بڕی پارەی 85 وەرەقەی ئەمریکی ئەدۆزنەوە بە ئەمانەتەوە یەنان بۆ لای ئێمەش بە ئەمانەتەوە تەسلیمی خاوەنەکەیمان کرد. ئەمە بەڕاستی دەنگدانەوەیەکی هەبوو ئێمەش وەکو مزگەوتی ئیخلاس پێیان خۆش و بەڕاستی دیاریان کەین هەم درعێکی ڕێزلێنانمان بۆ کرد بە درعی دەستپاکی بۆی بێتە هاندان بۆ هەموو مناڵەکان کە زۆر پێویستە بەڕاستی مناڵ چونکە لە ژینگەیەکی پاکابێ داهاتۆکەی زۆر باشە بێ قەڵەم قورئانێکماندا پێ چونکەمانە پەروەردەی قورئانن دیارێکی جەژنانی مادیشماندا پێ بۆی ئەم جەژنە تەواو دڵیان خۆش بێ و بێتە هاندانێکی زیاتر بۆ هەموو لایەک خی گەورم لایەک وەفەقیان انشاءالله. دوو گەنجیش کە ئەوەی شەرۆک و چالاکیە کە لە شای دەربەندیخان کە تەمەنی 14 ساڵ و مامۆستا محەممەدیش تەمەنێکی زۆری نییە هەر گەنجە کە هەموو قورئانیان لەبەر کرد سوپاس بۆ خی گەورە لە ڕێگەی دوو برای بەڕێزەوە دوو عمرە یەکی عمرەیەک دیاریان پێدراوە خی گەورە بیکاتە مایەی خەڵاتی قیامەت بۆ هەموو لایەکمان انشاءالله. کەم نین ئەو گەنجە خوێنگەرمانی هاوشێوەی ئەم کاکانە خزمەتی کۆمەڵگە دەکەن و لە خراپترین حاڵەتدا ئەگەر نەشتوانن خزمەت بکەن ئەوە بە دڵنیاییەوە نابنەمای زەرەر. سەرچاوەی ئەم پەروەردەیەش مزگەوت و ناوەندە ئاینیەکان و میدیای ئیسلامی ئامانجدارە کە گەنجان بەرەو ڕێگە ڕاستەکەی ئیسلامەتی و خزمەت گەیاندن بە خەڵک ڕێنوینی دەکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان